بناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. لە کۆتاییەکانی مانجی ڕەمەزانی پیرۆزدا دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە گەیاندنی هاوکاری و کۆمەچیەکان بۆ کەسانی لێقەوما و کەسانی کەم دەرامەت، کەسانی هەژار، کەسانی خاوەن پێداویستی، کەسانی نەخۆش. بۆیە ئەوڕۆ لە ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بڕی 29 ملیۆن دینار دابەش دەکرێت بەسەر 145 کەس لە کەسانی کەم دەرامەت و هەژار و کرێتی. بۆ هیوایەکەوە بۆ ڕۆژانی جەژن سوودێکی لێوە بگرن و لە کۆتاییەکانی مانجی ڕەمەزاندا هیوادارین خێرخوازان ئەسپی زیاتری خۆیانی تێدا تاو بدەن بۆ ئەوەی کەوە هاوکاریەکانیان بگەینن بە دەستگای بەخشین، بۆ ئەوەی دەستگای بەخشینیش ئەو لیست و ئەو ناوانەی کەوا لە لای ماوەتەوە بیگەینێتن بەو کەسانی کەوا پێویستیان پێیەتی. سەرەتا بەناوی گەورە دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم کە هەموو ساڵی مانگانەی یارمەتی خەرچی دەدا و هیوادارم خەرچیش دەستبار بی لە بۆ بەخشین کە بەخشین بتوانی ئەو هاوکاری بگاتە دەست فەقیر و هەژاران. هیوادارم دەوڵەمەندەکانیش هاوکاری بەخشینکردنەوەی بەخشینیش بتوانی هاوکاری نەخۆش و کەم دەرامەت و کەم ئەندام و ئەو فەقیر و هەژارانە بکاتن. هیوادارم هەر سەرکەوتو من خوای گەورە پایداریان کە هەلێ بۆ مەیان بێلی. دەستخۆشی لە هەموو ستافی بەخشین دەکەم بەڕاستی زۆر مادینە لە بۆ کەسانی کە پێویستیان پێ ها نەخۆشیان هەیە بابن کەم دەرامەتن ینی دەستخۆشیێکی زۆریانی دەکەم خوا پاداشتیان داتەوە ئینشاءڵڵا هەموو خوا پێداوانی تکەش یارمەتی بەخشین دەن تا ئەوانی بتوان یارمەتی مە بدەن. بەڕاستی دەستگایش چاکە ئاگیان لە هەژاران و کەم دەرامەتان و کرێچیان هەیە. بەڕاستی لە وەزعی ئەوڕۆدا هەم کار و کەسابەتەکە دەو پڕی خراپیە هەم ماشەڵا مەحاش و شتەکە دەو پڕی خراپیە. بەڕاستی دەستگای بەخشین هاوکارێکی چاشی خێرخوازان دەکاتن. خوای گەورە دەست بە حملیان بوری، خوای گەورە خێری ئەو کەساش بنووسی کە هاوکاری دەستگای بەخشین دەکەن. خوای گەورە بکردە پاداشتی ئەم دەست لە دنیا و لە قیامەت ئینشاءالله. سپاس مەمنونی ئەو خێرخوازان دەکەم کە خێریان پێکردینە، خوا خێریان بنووسی ڕەبی خوایە و هەزار هەندیان بداتی دەستیان خۆش بێ ڕەبی خوایە کە خێریان بەمە بەخشیە. ئەمەش فەقیرین کەم دەرامەتین فەقیرین کرێتینە نەخۆشمان هەیە. خوا خێرتان بنووسی ڕەبی خوا خێری خێرخوازان بنووسی، خوا خێری بەخشین بنووسی، دەستگای خێر بەخشین بنووسیتن. زۆر مەمنونم لە دەستگای خێرخوازی بەخشین سوپاسیان دەکەم و هاری کار ئەو فەقیر و هەژاران مەمنونم لۆ ئەو مەجاالێ حتا ئەو پێوەستیان نەکردو ئەو مادیانە بە هەمویانەوە زۆر مەمنونم لە هەمویان هەر بۆ فەقیر و هەژارەکان یعنی ئەوانە گە مالیان دەرکرد مالیان زیاد دەکاتن
ئەوە لەوانیش باشە و لە فەقیر و هەژاریش ئاخر یاریکاریە ئەوە بەو زمانی بە ڕۆژی و فتاری خۆشی دانێن و پێوەستی هەموو فەقیرێک ئاخر. بسم الله الرحمن الرحیم. لە درێژەی کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی هەرێمی کوردستان و شار و شارۆچکەکاندا دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵی پرۆژەی ئامادە کردووە کە هاوکاری هەموو چینی توێژەکان بکات لە هەرێمی کوردستان. یەکێک لەو چینانەی کە ئەمڕۆ لە ئۆفیسی هەولێر هاوکاری دەکرێت دیارە 145 خێزانی هەژار و نەخۆش ئەوانەی نەخۆشی درێژخایانن. ئێمە ئەمڕۆ لە ئۆفیسی هەولێر بە بڕی 29 میلیۆن دینار هاوکاریان دەکەین بۆ هەر خێزانێک ئێمە بڕی 200,000 دیناری بەسەردا دابەش دەکەین. بۆیە لێرەوە من داوا دەکەم لە خێرخوازان هاوکاری باشترمان من بۆی بتوانین ئەو پرۆژانەی کەماون و ئەو چینانەی کەماون لە چینی نەخۆشانی شێرپەنجا و هەروەها لە چینی نابینایان و کەمەندامان و بێباوکان کە چاوەڕوانی هاوکاری و زەکاتەکانی ئێوەن بۆیە داڕکەی خێرخوازان هاوکارمان من بۆی بتوانین ئێمە خەڵکی زیاتر و دەیان و هەزاران کەسی تر سودمەند بکەین. ئەوە دەستگای بەخشینە کە ئێوە بینیتان خەڵکەکانی دیاری کردبوون و خەڵکەکانی دەستنیشان کردبوون و دوعا و نزایەکانیان کرد و بە تایبەتی لە پێشی جەژنی ڕەمەزان دڵنەواییەکی باش و هەروەها دڵخۆشیەکی زۆر دەکەوێتە نێو ئەو ماڵ و بنەماڵانەی و ئەو خانەوادانەی کەوا دەستگای خێرخوازی بەخشین بانجی کردبوون بۆ ئەوەی کەوا هاوکاریەکان وەربگرن. ئێوەی بەڕێز و خواپێدا و چەندە زیاتر و زۆرتر ببەخشن بەخشینیش بەردەوام دەبێت.